براکان خەونی کوردیان کردە بەمتەی دۆلارەکانی برایم خەلیل و ڕێکەوتنەکەیان شکاند و برا کوژیان دەست پێ کردەوە. لێزان لە کتێبی سیوانەدا دەڵێت پاش بیرەوەریەکی دوور و درێژ ئەمریکا لە حوزەیرانی ساڵی 1995دا بڕیاریدا ڕۆڵێکی گرنگ و کاریگەر ببینێت لە چارەسەرکردنی ناکۆکی نێوان یەکێتی و پارتی، ئەویش لە ترسی ئەوەی نەوەک ململانەکانی نێوانیان لە ناوچەکەدا پەرەپسێنێ و هێزەکانی ناوچەکە شتێوە بگلێنێ و دەستێوەردان و سیاسەتی ئیحتیواری دووسەرە و سیاسەتی پارێزگاریکردنی ئاسایش و سیاسەتی ئەمریکا بەرامبەر بە کورد هەڵبوەشێتەوە. یەکێتی ژەو دەمە لە ڕێگای ئینقلابێکی سەربازیەوە ئەولێری پایتەختی هەرێمی داگیر کرد و حکوومەت و پەرلەمانی کوردستانی لە کار خست. ئەم داگیرکردنە سەربازیەشی وەک کارتی ئیبتیزاز بۆ بەچۆکداهێنانی پارتی و سەپاندنی مەرجەکانی خۆی بەکارهێنا. ئەمە بێ لەوەی لە ناوچەکانی ژێردەسەڵاتی خۆیدا ستەمی دەکرد و پارتیەکانی ئاوارە دەکردن و هەروەها نیازیشی هەبوو پارتی لە ناوچەکانی ژێردەسەڵاتی خۆیدا بە یەکجاری پاک بکاتەوە و کۆتاییان پێبهێنێت. بەنیاز بوو ناوچەکانی سەلاحەدین شەقڵاوە و ڕێگای هەملتۆن و ناوچەکانی تر بگرێت و ناوچەکانی ژێردەسەڵاتی خۆی بەرفراوان بکات. ئەم هێرشە یەکێتی خەونی کوردی لەناو بردوو کردیە بارمتەی چنگە دۆلارەکانی برایم خەلیل. هەر ئەو دەمە بوو وەفدێکی ئەمریکا بە سەرکردایەتی ڕۆبەرت دویچ بەڕێوەبەری دائیرەی کەندا و هاتە کوردستان و هەوڵی ڕێکخستنی براکانی دا و هەردوو لاژ ڕەزامەندی خۆیان نیشاندا و پێکهاتن. بەڵام هەر ئەوەندەی کە وەفدەکە گەڕایەوە یەکێتی یەکسەر لە چەند قۆڵێکەوە دەستیان کرد بە هێرشکردنە سەر پارتی. هەروەها جارێکی تر و لە حەڤەی ئابی ساڵی 1996 ئەمریکا بەنووسین بەڵێنی چارەسەرکردنی کێشەکانی پێدان و بەڵێنیشیدا کە تێچووی پرۆسەی بانگێشکردنەکە بگرێتە ئەستۆی خۆی. بەڵام دووبارە لە 16 ئابی 96 یەکێتی بەڵێنەکەی شکاند و لە یادی دامەزراندنی پارتیدا هێرشی کردە سەر چۆمان و قەسرێ و ڕەواندز و حاجی ئۆمەران و سیدەکان و چەند ناوچەیەکی تریش. ئەمێرشە بەپێی گێڕانەوە و نووسراوەکان بێت پێشتر ئامادەکاری بۆ کراوە کە دەبێت ئەو کارە بکرێت. یەکێک لەو دۆکیۆمنتانەی کە بوونی هەیە نامەیەکی سەرکردایەتیە کە تێیدا نووسراوە سەرکردایەتی یەکێتی لە 20 مانگەوە بڕیاری دابوو کە ئەو هێرشە بکات و پاکانە و پاساوە سیاسیەکانی ژەوە بوون کە پارتی خۆی بۆ شەڕ ئامادە دەکات و ئێمەش لەسەرمانە خۆمان ئامادە بکەین، بەڵام دەبێت مەسئولیەتی شەڕەکە بخەینە ئەستۆی پارتی و پیشانی خەڵکی بدەین کە پارتی شەڕەکەی هەڵگیرساندووە. لە پێناو تەمبێکردنی پارتیشدا لەسەرمانە کە لە هەموو ڕوویەکی سەربازی و جەماوەری و ئیقلیم و نێودوڵەتیەوە خۆمان ئامادە بکەین تاکو بتوانین براوە بین و پارتی بە یەکجاری ڕابماڵی.